بەڵێ تاکەم بەردەوامە بین. بەڵێ ئەچینە لای تەوەری یەکەمی بەرنامەکەمان. دوێنێ لە شاری سلێمانی پانێڵێک و دیبیت چەند دیبیتێک بەڕێوەچوو لە کۆمەڵی ڕێکخراوی ڕۆژ کە بۆ کەمەندامانە بۆ خاوەن پێداویستە تایبەتەکانە باز لەوە ئەکرا کە ڕەخساندنی ژینگەیەکی گونجاو بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت کە چۆن بتوانین ژینگەیەکی گونجاو بۆ ئەم کەسانە فراهەم بکرێت و بنیاد بنرێت. کاتێکە خاوەن پێداویستێکی تایبەت بێ خۆی بە تەنیا بێتە دەرەوە بچێت بۆ بازار بچێت بۆ پارکێک بچێت بۆ شوێنێک بۆ دایرەیەک بۆ ڕێکخراوێک چۆن ئەم ژینگەی بۆ لەبار بکەین و چۆن بتوانێت ژینگەیەکی دروستی هەبێت کە گونجاو بێت لەگەڵ بارودۆخی ئەم خاوەن پێداویستیە تایبەتەیە. کۆمەڵی ڕۆژ کە ماوەی چەندین ساڵە لە شاری سلێمانی کار و چالاکیەکانی هەیەەوە چەندین ئەندامی هەیە لە خاوەن پێداویستی تایبەت و لە بوارەکانی وەرزش و لە بوارەکانی تری کۆمەلگایە کارەکات یەکێکە لەو ڕێکخراوانەیە خو لەو کۆمەلگەی مەدەنیانەی کە بەردەوام کار بۆ خاوەن پێداویستە تایبەتەکانەکە. جا ئەمڕۆ بە خۆشحاڵیوە کاک ئەحمەد شێخ یەحیا سەرۆکی کۆمەڵەی ڕۆژ لێرە میوانە لەگەڵمانە گفتوگوی لەگەڵەکەین هەم لەسەر ئەو دیبیت و پانێڵانەی کە دوێنێ لە شاری سلێمانی بەڕێوەچوو هەم لەسەر بارودۆخی خاوەن پێداویستی تایبەت و کەسانی کەمەندان کە بزانین چۆن ئەم ژینگەیە لەبار بێت و ژینگەیەکی گونجاو بێت بۆ کەسانی خاوەن پێداویستی. کۆسار پێشوەی بچینە لای میوانەکەمان وەک تۆ باست کرد ئەو دیبیتە تایبەت بوو بە ئەوەی کە ڕەخساندنی ژینگەیەکی لەبار بۆ خاوەن پێداویستی تایبەت. ئەمەش لە کاتێکدا کە خاوەن پێداویستی تایبەت ڕۆڵ و پێگەی خۆی هەیە لە ناو بە تایبەت لە سەرجەم سێکتارەکانە واری هونەری وەرزش بزنس کەسانی زۆر بەتوانا و بەڵێ کەسانی لێهاتوومان هەیە لە خاوەن پێداویستی تایبەتەکە خزمەتەکەن بە کۆمەلگا و بە ژینگە و بە هەموو بوارەکانی ترکە وەکو ئاکام باسی کرد. جا ئەبچینە لای کاک ئەحمەد. کاک ئەحمەد زۆر بەخێر بێن. بانی و باش. کاک ئەحمەد بانی باش. بەیانی باش ڕاستە لەگەڵمانی لەسێت هاوکەمی سپاسی کاک ئەحمەد بانگێشت نامێ زۆر سپاس. با یەکەم پرسیار بۆ دەست پێ بکەین پێناسەیەکی کۆمەڵی ڕۆژمان بۆ بکە کەی دامەزراوە ساڵی چەند بوو و کار و چالاکیەکانی کۆمەڵی ڕۆژ دواترینە سەر بابەتی ژینگە و بابەتەکانی ترکە بۆ خاوەن پێداویستی تایبەت. بەڵێ سەرەتا سوپاسدانەکەم کۆمەڵی ڕۆژ لە 1992 دروست بوو. ئەو کاتە یەکەم ڕێکخرا بوو لە کوردستان و لە عێراقی شاکە بەڕێز مامۆستا عومەر ڕەسوڵ کە ئێستا سپۆری ئۆتیزمە لە هۆڵەندایە فەرمانبەرێک بوو لە بەڕێوەبەرایەتی چاودێری کۆمەڵایەتی لەگەڵ کۆمەڵێک فەرمانبەری هاوڕێ هەستان بیریان لەوە کردەوە کە ڕێکخراوێک دانێن بۆی ئەو پێداویستیانەی کە لە دەرەوەی وڵاتەوە ئەو ڕێکخراوە بیانیانەی کە ئەیهێنە ناو خاچی هەرێمی کوردستانەوە ئەوان بەعام کەرەستە و پێداویستیەکانیان ئەهێنا بۆ ئەوی کەرەستە و پێداویستی کەمەندام جیاوازترە لەوانەیە ئینسانێکی ناکەمەندام پێداویستیەکەی جیاوازتر بێت لە یەکێکی وەکو من لەوانەیە من کە پێویستیم بە کورسیە جەنابەت لەخوا بەزیای پێویستی بە کورسی نیە پێویستی بە شتێکی ترە بۆیە بیریان لەوە کردەوە بۆی ڕێکخراوێکدا بمەزرێنن بە ناوی ڕێکخراوی کۆمەڵەی ڕۆژ بۆ کەمەندامان بۆی بتوان ئەو پێداویستی و کەرەستانەی کە لەوە دێت داخڵە بێت ئێرە جیاوازتر بێ کەمەندامان و بیریشان لەوە کردەوە لە ڕێگەی ئەو ڕێکخراوە بتوانن ژینگەیەکی لەبار دروستکەن بۆ کەمەندامان بۆیە لەو کاتەیە خۆشبەختانە ئەو بڕیاریاندا و حەوڵقیشان لەسەر تاسەری کوردستانە دروست کرد کە ئێستا خۆشبەختانە هەر حەوتڵقەکە بوونی هەیە و خاوەنی کیانی خۆیانن. بەڵێ کاک ئەحمەد پێشەوەی باسی دیبیتەکە بکەین مە بەسمە بزانم لە ئێستا چەند ئەندامتان هەیە یاخود بڵین شێوازی میکانیزمی وەرگرتنی ئەندام لە کۆمەڵەکەتان چۆنە؟ بەڵێ خۆی ئێستا کەمەندام جۆرا و جۆرە لەبەرەوەی کەمەندام کاتی خۆی کە کۆمەڵی ڕۆژ دامەزرا هەمووی لە خۆ گرت بوو بەڵام دواتر کە ڕێکخراوی کە دروست بوو لە جۆری کەمەندامەکان جیابووە ئێستا بۆ نمونە ڕێکخراوی نابینایانمان هەیە کورتە باڵا هەیە کەمەندامانی تر هەیە داون هەیە ئۆتیزم هەیە تالاسیما هەیە لەبەرەوەی کۆمەڵێک ڕێکخراوی کە دروست بوون ئەوانە جیابوونەوە لە کۆمەڵی ڕۆژ ئێستا ئێمە وەکو ڕێکخرا و تەنها کار بۆ کەمەندامانی جەستە ئەەکەین ئەوانەی کە جەستەیان کەمەندامە قاچە یا دەستە چونکە
باقی جۆرەکانی کە مەندامەکانی تر ڕێکخراوی خۆیانیان هەیە بۆیە ئێستا لە ئێستامە خاوەنی 6986 ئەندامین هی جەستە لە قاچ هەموو براو هەرێمی کوردستان یا بەز لە سلێمانی بەس لە سلێمانی بەز لە سلێمانی بەڵێ بەس لە سلێمانی بێ لە چواردەوری سلێمانیش بەس لە ناو یعنی سلێمانی بەس پارێزگای سلێمانی بەس لە ناو پارێزگای سلێمانیا 6989 باش کاک یعنی ئەم ڕێژەیە ئەمانە زگماک کە مەندام و خاوەن پێداویستی تایبەتن یاخود بە بۆنەی ئەوانی کە تووشی حادیسەیە کە ڕووداوێکە بێن لە جەنگە بۆ نمونە لای ئێوە بەڵێ بەڵێ ڕووداوی جەنگی تایە ڕووداوی ئۆتۆمبیل و ئەو شتانی تایە نەخۆشی تایە و سکماکیشی تایە بەڵێ باش کاک ئەحمەد ڕخساندنی ژنگەیەکی گونجاو بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت ئەم تایتڵی کە هەڵتان بژاردن بۆ دوێنێ بۆ دیبیت و پانێڵەکانی کە دوێنێ بەڕێوەچوون پێتان وایە لە هەرێمی کوردستان هێشتا ئەو ژینگەیە نەڕەخساوە بۆ خاوەن پێداویستی تایبەت کە بتوانێت خۆی بەتەنیا بێتە دەرەوە ئیشی ڕۆژانەی بکە کاروباری ڕۆژانەی خۆی ئەنجام بات؟ بەڵێ بە تەئکید یعنی ئێمە بەردەوام پێویستیمان بە و پانێڵ و دیبیت و سیمینارانە هەیە ئێمە لە 2000 تقریباً هەڵمەتێکی وشیاریمان ئەنجامدا بە ناونیشانی ئەگەر بیئێک نەگونجاو بێ بۆ من نەبوونی باشترە من ئەگەر هەر شوێنێک لە کوردستانە ئەگەر خۆشترین جێگە بێت بە هەشتی ئەم سەر ئەرزە بێت کە من نەتوانم بە حڕەتی خۆم بە ئیسراحەتی خۆم بە ئاسانکاری گەیشتن من بگەمە ئەو شوێنە نەبوونی باشترە بوونی نەبێ بۆ من باشترە بۆیە ئەوە ناونیشانی هەڵمەتەکەی ئێمە بوو لەگەڵ ڕێکخراوی هاندیکاپ ئەنتەرناشناڵە بڕیارماندات سەرتاسەری کۆمەڵێک خوێندنگا و کۆمەڵێک دەستگای حکومی بەسەر بکەینەوە ئەو شوێنانەی کە نەگونجاندنی تایە بۆی بیگونجێنین بەڕاستی چکە نابێ بڵین من ناگونجەمە بێ بڵین ئەو ناگونجێ لەگەڵ منە ئەم ڕێکخراوانەیە هاوکاریتانەکەنەوەی کە باسە کرد ئێمە ناڵم چەند تا 2007 لەگەڵ ڕێکخراوی هاندیکاپ ئەنتەرناشناڵ بەردەوام بووین ساڵانە هەموو ساڵێک هەڵمەتێکمانە کرد هەر ساڵە و بە ناونیشانێک بەڵام دواتر لە 2007 ئەوانیش بەجیان هێشتین وتیان ئێمە چەند وەختە لەگەڵ ئێوەین حکومت نایەتە ژێربار لەبەرەوەی ئێمەش ناتوانین ئەو نەبەردەوام بین بۆیە لە ڕزگارکردنی شارەکانی عێراقات چوونە مووسڵ و وازیان لە ئێرانە ئێستا لە کوردستانە زۆر کەمیشەکەن باڵێ کاک ئەحمەد وەکو کۆمەڵی ڕۆژ بەنیازن ئەم جۆرە دیبیتانە ئەم جۆرە پانێڵانە لە پلانتانە لە داهاتوودا لە شار و ناوچەکانی ترگەرێمی کوردستان ئەنجامی بن بەڵێ خۆشببختانە ئێمە ئەو پانێڵی دوێنێ کۆمەڵێک کەسی وەکو جەنابتان کەسی چاک گەنجی خۆشەویست گەنجی دڵسۆز ڕێکخراوێکیانەیە بە ناوی ڕێکخراوی پاو ماوەیەکی زۆرە کار دەکەن و لە 13 شاری عێراقیشا ئۆفیسیان هەیە پەیوەندیان بە ئێمەوە کردیان ئەمانەوە پانێڵە بکەین لە ناو کۆمەڵی ڕۆژە پانێڵەکەیش ناونیشانەکەی ئەوە بێ گونجاندنی جینگەیەک بۆ کەمەندامان لە کوردستانە بۆیە ئێمەش زۆرمان پێخۆش بوو چونکە ئێمە هەر کەس دەست پێش خەریب بکە پێشوازێکی گەرمی لەکەین چونکە هەر شتێک لە ساڵحی ئێمە بێواتا لە قازانجی ئێمە بێ ئەمە زۆر خۆشببختانە بین بەڕاستی بۆیە ئێمەش بە گەورە سەیری کارەکەمان کرد و زۆرمان پێخۆش بوو هەر دوێنێ پانێڵەکە ئەنجام درا و باش کاک ئەحمەد چێبوون ئەوانەی بەشداریان لە پانێڵەکەیان کرد چێبوون ئەوانەی کە بابەتیان هەبوو خۆی ئەوە بەداخەوە ینی ئێمە زۆر جار حەزەکەین ئەوانەی کە دەسەڵاتدارن ئەوانەی کە خاوەنی بڕیارن بەشدار بن لەو پانێڵانەیە بۆ ئەوەی لەویا بتوانن بڕیارێک بدەن کە کەمەندامان سوودی لێ ببینن بەڵام دیارە ناگونجێت ینی زۆربەی پانێڵەکانمان ئەو کەسانەی کە دێن خاوەن بڕیار نین نوێنەری شوێنێکن یا کارمەندی شوێنێک دێت کەسی سەرەکی شوێنەکە نایە کەسی بۆچی ناکەمەدانی ئێوە خۆتان بانیان ناکەن یا خۆیان نا لەبەرەوەی ئێمە یاسایەکمان داوە بە حکوومەت یاسا و مافی امتیازاتی کەمەندامان ئەم یاسایە ئەگەر جێبەجێ بکرێ لە 1990 کێشەی کەمەندامان چارەسەرەوە ئەم یاسایە بەس ناوە یعنی هەموو ساڵێک کە حکوومەت دائنرێ و پەرلەمان دائنرێ ئەم یاسایە هەموارەکرێ و دەنگی لەسەر درێ بەڵام دواتر ناوەڕۆکی یاساکە جێبەجێ ناکرێ ئێستا ئێمە کێشەمان لەگەڵ ناوەڕۆکی یاساکە هەیە ینی پێویستی بە هەموارکردنەوە هەیە مەبەست کاک نەخێر هەموار کراوەتەوە چەند جارێکیش یعنی ئێمە لە ساڵی 2023
بە هاوکاری منەظەمەی RTI ئەمریکی لە ئوتێل ئاشووری دوکان کۆنگرەیەکی سەرتاسەریمان ئەنجامدا لە بەسڕەوە تا زاخۆ هەرچی ڕێکخراوی کەمەندامی عێراق و کوردستانە بەشدار بوو لەو کۆبوونەوەیە. سێ ڕۆژ لە ئوتێل ئاشوور بووین، دوای سێم ڕۆژ هەمومان کۆدەنگ بووین لەسەرەوەی یاسایەک دابنرێ بۆ کەمەندامان. بۆیە ئەم یاسایە لەوێەوە سەری هەڵدا. دوای حکوومەتی هەرێم ئەو یاسایە زۆر گەورە بووتی ئەبێ هەموار بکرێتەوە. ئەم یاسایە زۆر زۆرە، برگەکانی زۆر زۆرە، بۆیە هەوڵماندا برگەکانیمان کەم کردەوە، بەڵام بە پێ ئەوەی کە کەم و کورتیتیانە بێت. بۆیە ئەگەر ئێستا ئەو یاسایە جێبەجێ بکرێت کەمەندامان هەمووی من هیچ کێشێکم هەر شتێک کە پارەی تیا بوو کە چووە ژێربارەوەی کە پارەی تیا سەرفرێ حکومەت نایکە. ئێستا ئەو بەرگەی تیا پارەی تیانە حکومەت جێبەجێ بە دوواداچوونتان کردووە، یعنی بزانی هۆکارەکانی بۆچیە گەڕێتەوە، هۆکاری چیەکان یاسایانە؟ بەڵێ هەموو خولێکی پەرلەمان ئێمە ئەوەی کە ئەچێتە پەرلەمان لەگەڵ ئەندام پەرلەمانەکانە لەگەڵ حکوومەتە لەسەر خەتین و بەردەوام کۆبوونەوەکەین لەگەڵیانە و ناڵێم هەموو خولێک هەموار کراوەتەوە ئەم یاسایە. بۆیە دوجار ئەم خولەی دوجار ئیمزا لەسەر یاساکە کرا بە حساب جێبەجێ بکرێ، بەڵام تا ئێستا ناوەڕۆکەکەی جێبەجێ نەکرا. نیازن لەم خولەیە هەوڵەکانتان زیاتر بخەنەگەر بۆی ئەو یاسای لە بەرژەوەندی خۆتان. بەڵێ بەتاکید، چونکە ئێستا ئێمە 6 ڕێکخراوین وەکو ڕێکخراوی کەمەندامان ڕۆشنایی دڵ لەگەڵ ئاشای مرۆیی لەگەڵ ئەندریا لەگەڵ کۆمەڵەی ڕۆژ هەمووی لە سلێمانی ناخود لە ناوچ لەگەڵ پەروەردەی هاوچەرخ 6 ڕێکخراوین. ئەم 6 ڕێکخراوە هاوپەیمانێکمان دروست کردووە لە بینی خۆمانە کە بتوانین ناونیشانێکمان بۆ ئەم هاوپەیمانە داناوە، ناونیشانەکەی سەکۆی شکۆی کەمەندامان، واتە بتوانین شکۆی کەمەندامان بگەڕێنینەوە. بۆیە ئیشاءڵڵا گەر پەرلەمان کەوتە سەرکار و ئێمە بەردەوام لە سەرخەتە بین لەگەڵیانە هەتا بتوانین ئەو یاسایە جێبەجێ بکەین. ئینشاءڵڵا بتوانن لەمە دوان نوێنەریشتان هەبێت لەناو پەرلەمانە. بەتاکید لە هەوڵای لەبەرەوەی هەم کۆمەڵێک ڕێکخرا و کۆمەڵی باشن کە بەیەکەوە کارەکەن و ئەندامێکی زۆریشن، یعنی ئەتوانن باسانی ڕەنگە نوێنەرێکتان هەبێت لە پەرلەمانی هەرێمی کوردستانە. بەڵێ ئەرۆڵا ئەگەر کۆک بین ئەگەر کۆک بن کاتە لەواتە گرفت لەوەش هەبێت کە لە ناو خۆشتانە. بەڵێ بەتاکید، چونکە ئێستا حالێن 19 ڕێکخراوی کەمەندامی هەر لە شاری سلێمانیە ئێوە شەشی ئەم هاوپەیمانی پێکێناوە. کاتە ئەگەر هەر نۆزدەی بێکەوە هاوپەیمانێک پێک بهێنن ڕەنگە قورسایی و سەنگی زیاتری هەبێ وەنێکاکە. بەڵێ بەتاکید دەنگتان زیاتر بگاتە لایەنی پەیوەندیدار. ئێمە چەندی جار منەظەماتی نێودەوڵەتی لەگەڵمان دانیشتووە کە پرسیارمان کردووە لە وڵاتانە زۆر جار حکوومەت ئیجبارە خۆی ئەچێ بە دەم ڕێکخراوە کەمەندامەکانەوە بۆی هانایان بۆ با بۆی دەنگیان پێبن بۆەوەی ئیشان بۆ بکەن مەسە. بەڵام لای ئێمە بێ ئێمە خۆمان ڕاکەین بە دوای حکوومەتە. باش کاک ئەحمەد یەینەوە سەرم بابەتانە، بەڵام یعنی ئێوە ئێستا لە شاری سلێمانی 19 ڕێکخراو هەیە وایە؟ بەڵێ بەخوا لە هەولێرش لەوە 19 ڕێکخراوێک هەبێت بەتاکید لە دووهۆکیش بە هەمان شێوە. جاتوەرە لە عێراق بەگشتی زیاتر کەمتر نیوە نیە؟ بەڵێ بەتاکید. بۆ نەتانتوانیوە، یعنی بۆ تا ئێستا ئەم یەکدەنگی و یەک هەڵوێستیەتان لە ناو خۆتانە لە ناو ڕێکخراوەکانی کەمەندامیە یەک هەڵوێست و یەکدان بنیانی هۆکارەکەی ئێمە بۆ یان کار لەسەر کۆنفرانسێکی فراوان بکرێت کە سەرجەم کۆمەڵە و ڕێکخراوەکانی تیا بەشدار بێت. وەڵای هۆکارەکەی زۆر جار سیاسیە. ئەخنانە لە ناو ڕێکخراوەکەی خۆتانە، یعنی ڕێکخراوەکان ئاڵم لە ناو ئانشا سیاسی. بەڵێ بەتاکید. دەبا باسی نەکەین، با بینەوە سەر بابەتێکی تر. کاک ئەحمەد لە ساڵانی ڕابردووە یعنی بەڕاستی کە بۆ هەر شوێنەکە ڕۆشتیت شوێنێکی واد نەئەبینی کە ژینگەیەکی گونجاو بێ بۆ خاوەن پێداویستی تایبەت. بەڵام لە ئێستاە بەڕاستی یعنی ئەچیتە هەندێک بەڕێوەبەرایەتیەوە ڕێگەی تایبەت هەیە بۆ ئەو کەسانی کە خاوەن پێداویستی تایبەتن و بۆ شوێنی ئۆتۆمبیل ڕاگرتنیان بۆ هاتوچۆیان، یعنی هەستەکەی گۆڕانکاریە کراوە. ئەم گۆڕانکاریانە باشن بەڕێی ئێوە کە من ئەبێ زیاتر بکرێ یاخود بەڕینی ئێوە بە ڕێی ئێوە بە بینینی ئێوە هەر ئەسان گۆڕانکاری کراوە وا من ئەم قسایاکەم ئێستا کراوە، بەڵام ئەمەنە کەمە تۆ ناتوانانی بڵێ کراوە. ئێستا بۆ نمونە من خۆم پێشتر بە دارشەق ڕۆیشتوم، ماوەی 2-3 ساڵە کەوتومەتە سەر کورسی، لەوەتی کەوتومەتە سەر کورسی من جادەی پیرەمێرد و جادەی کاوە و ئەمانم نەبینیوە لەبەرەوەی زۆر زەحمەتە، چونکە ئەگەر ئێوە خۆتان پیای ڕۆژتون نەبینن هەمووی ئاو هایە، ینی هەر دوکانە و بەنەوەیەکە هەر شوێنە و جادەکەی مەسەلەن
هەمووی پلە پلەیە یعنی ئەگەر کەمەندامێک چووک من بێوێت لە تەلاری کاوە سەرکەوێ ئاوە بۆ سەرەوە بۆ جادەی پیرەمێرد یعنی گرفتی زۆریەتە بەردەم ئیلایا بەسەر جادەکەیە بڕوا بەناو ئۆتۆمبیلەکانە یان شۆستەکانمان لێ قەدەغە کراوە لەبەرەوەی زۆر جار بەخوا تااقەتی بازاڕیش پار نەماوە یعنی بەڵێ کاک ئەحمەد من دوا پرسیارە لێکم هەر لە پرسیارەکەی کۆسارەوە پرسیاریش کەم لا دروست بوو لە ئێستاە هۆشیاری کۆمەلگا بەرامبەر خاوەن پێداویستی تایبەت چۆنە جیاواز بە ڕابردوو لە ڕابردووە زۆر خراپ بوو بەڕاستی ئێمە سەرەتای نەوەتەکان و 2000ەکانیش ینی خەڵک کە ئێمە چوونە دەرەوە بە چاوی بەزەی سەیریانە کردین زۆر جارکە ئەچوونە ناو بازار و ئەچوونە شوێنە گشتەکان ئەیان و بۆ هاتووی بۆ ئێرە ئەمە شوێنی تۆ نییە مەسەلەن وەکو تعلیقێک بەڵام ئێستا زۆر زۆر گۆڕاوە لەبەرەوەی کۆمەلگا لە دروستبوونی ئەم ڕێکخراوانە و لە ئەنجامدانی ئەم هەموو سیمینار و پانێڵ و دیبیت و ئەمانە و زانکۆکانیش خوانەی بڕێستە کە مندامی زۆری تایە لە خوێندنگاکانە بامان لە دام و دەستگاکانە بامان من خۆمێکێک ملانەی لە دەستگایکی ئەمنی ئەم شارەیە کارم کردووە بە دوو دارشەکەەوە یعنی زۆر جار کەسەنا کە مندامەکانیش نەیانتوانیوە وەکو من کارەکان ئەنجام بەدڵنیایی ڕاستە خۆش بێت ئەوە نمونەی کەسی سەرکەوتووە هەیە هەردوو قاچ و دەست و دوو چاو و ساخ و سەلیمیشە ناتوانێت هیچ گۆڕانکاریەکە ناتوانێت هیچ داهێنانێکە بەڵام خاوەن پێداویستی تایبەتمان هەیە کە ڕەنگە داهێنانیش بکات و ڕەنگە کاری زۆر جیاوازیش بکات لەناو ئێستا زۆر زۆرمان هەیە لەو ئەندامانە ئێمە ینی ئەگەر بیت سێرکە ئێستا لە دام و دەستگاکانە ئەگەر بگەڕی چەندین کەسی کە مندامی تایە و زۆر بەتوانایە کاک ئەحمەد شێخ یەحیا سەرۆکی کۆمەڵی ڕۆژ زۆر سپاسکان بەیانێ لێرە ئامادەبی لەگەڵمانە زۆر سپاس زۆر خۆشحاڵ بووین زۆر سپاس بە هیوایەوەی کە لە ئایندەیە هەموو ئەو خواست و ئاواتانی کە هەیە بێتە دی و خاوەن پێداویستی تایبەتیش هیچ کێشە و گرفتێکی نەمێنێت ئینشاءڵڵا سپاس بۆ تۆ سەرکەوتوو بن زۆر سپاس بە قوربان چاوی